ئەنجومەنی دەی کۆمەڵی ئیسلامی هەموو ساڵێک لە 20 ڕەمەزانەوە تاوەکو کۆتایی ڕەمەزان پرۆژەی دابەشکردنی ئاو و خورما لەسەر شەقام بەسەر ڕۆژەواناندا بەردەوامیان پێداوە. ئەوان باوکاری گەنجان و لاوانی کۆمەڵی ئیسلامی خێرخوازان لە کاتی بەربانگدا زیاتر لە 2000 دەبە ئاو بەسەر شۆفێران و ڕێبواراندا دابەش دەکەن. ئێمە وەکو گەنجانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری ڕاپەڕین لە سنووری ئەنجومەنی دەی کۆمەڵی ئیسلامیدا ساڵانە بەڕاستی پێمان خۆشە لە سەرەتاوە دەست پێ بکەین، بەڵام لەبەرەوەی کولفەیەکی زیاتری ئەوێ ناتوانین، بەڵام لەبەرەوە هەموو ساڵێگەمە ئەم ساڵ سێم ساڵمانە لە ڕەمەزانەوە لە 20 ڕەمەزانەوە دەست پێەکەین. ئەو پارێش کادرێ بەو دەبە ئاوانە هەمووی لە خەڵکی خێرخوازکەوە کرێتەوە. ئێمە لێرەوە سوپاسیانەکەین، دەستیان ماجەکەین، ومێدەوارین خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی ئەو خەڵکە قبول بکات و ئەوانیش قبول بکات. بە دابەشکردنی ئاو و خورما لەلایەن ئەو کۆمەڵە گەنجەوە شۆفێران ستایشی کارەکە دەکەن، هیوای بەردەوامیشیان بۆ دەخوازن، داوا لە خێرخوازانیش دەکەن هاوکاری زیاتری ئەو گەنجانە بکرێت تا ساڵانە هەر لەگەڵ دەستپێکی ڕەمەزانەوە ئەو پرۆژەیان دەست پێ بکەن. ئێمە هەموو تقریباً 3 ساڵە دەستمان کردو ئەم پرۆژە کارە خێریە لە 20 ڕەمەزانەوە دەست پێکەین دە ڕۆژی کۆتایی نزیکەی 2000 دەبە ئاو 2050 دەبە ئاو لەگەڵ خورمایە پێشکەشی سایەخە خۆشەویستەکانی شاری سلێمانی خۆشەویست لە ڕاپەڕین لەسەر هەردوو جادەی سایدی ڕاپەڕین پێشکەشەکەین و هەموو خەڵکێک لە 1000 نەفەر 1 نەفەر بڵێن قسێ بکەین هەمووی خۆشحاڵە بە خۆشحاڵی ئاوەکەمان لێ وەرەگرێ و زۆر جاری وایە پارێش دانی ئەڵێوەش بخەنەوە ئەوە ئێمەش بە هەم بڵین ئەم ئاواکردین ڕۆژانە پێویستمان بە خێرخوازان هاوکاریمان بکات. زۆربەی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی لە مانگی ڕەمەزاندا هەوڵەکانیان زیاتر چڕ دەکەنەوە تا ئەوەی لە دەستیان بێت بۆ هاوکاریکردنی موسڵمانان ئەنجامی بدەن، بەڵام سەرجەم ئەو پرۆژە و هاوکاریانەی ئەوان دەیگەیەنن بە خەڵک تەنها هاوکاری و دەستگیرەوەی خێرخوازان بووە و ئەوان وەسیلەیەک بوون بۆ گەیاندنی هاوکاری و کۆمەک بە هاوڵاتیان. ڕامیا ڕسمان کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.